هێرشکرایە سەر لیوای چلی حەشی شعبی و ژمارەیەک و ژاو برینداری لێکەوتو. شەوی ڕابردووش درۆنێک لە نزیک کۆنسوڵخانەی ئەمریکا لە هەولێر کەوتە خوارەوە. بنکەی سەربازی ڤیکتۆریا ژەناو فڕۆکەخانی نێودەوڵەتی بەغدا کرایە ئاماج. بە پێی زانیاریەکانی پەیامنێری کورسات نیوز لە قەزای دووبن سەر بە پارێزگای کەرکووک هێرش کراوەتە سەر لیوای چلی حەشی شعبی و بەهۆیەوە 5 کەس کوژراون و 8 تریش بریندار بوون. شەوی ڕابردووش لە سنووری پارێزگاکانی کەرکووک و نەینەوا و سەلاحەدین وەنبار چەند جارێک هێرش کراوەتە سەر بارەگاکانی حەشی شعبی. لەلای شترەوە شەوی ڕابردوو درۆنێک لە نزیک کۆنسوڵخانەی ئەمریکا لە هەولێر و نزیک لە پرۆژەیەکی نیشتەجێبوون بە ناوی شاری زێڕین کەوتۆتە خوارەوە و زیانی جانی نەبوو، بەڵام زیانی مادی بە چەند ماڵێک گەیاندووە. لە بەغدادی شەوی ڕابردوو هێرش کرایە سەر بنکەی سەربازی ڤیکتۆریا لە ناو فڕۆکەخانی نێودەوڵەتی بەغداد و بەرگری ئاسمانی بنکە سەربازیەکەش درۆنێکی خسە خوارەوە. پێشتریش گروپەکانی مقاومەی ئیسلامی بڵاویان کردبووە. بە 2 درۆن هێرشیان کردوتە سەر بنکەی سەربازی ڤیکتۆریا و سەرکەوتوو بوون و ئامانجەکەیان پێکاوە. پەیامنێری کورسات نیوز ڕایگەیان هەر شەوی ڕابردوو نزیک دەواازەی سنووری شەلامچە لە باشووری بەسرە بە چڕی بردومان کرا و درۆنێکیش لە قەزای گەرمە لە پارێزگایان بار کەوتۆتە خوارەوە. سەرۆکوەزیرانی عێراق پابەندبوونی وڵاتەکەی بە پاراستنی نێردە دیبلۆماسی و باڵێزخانە و کۆنسوڵخانەکانی وڵاتان دووپات دەکاتەوە. بە پێڕاگەندراوی نووسینگەکەی محەممەد شیع سۆدانی سەرۆکوەزیرانی عێراق پەیوەندیی تەلەفۆنی لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنجامداوە. دوایین پێشاتەکان و ڕەوشی ناوچەکەیان تاوتوێ کردووە و سۆدانی پابەندبوونی عێراقی بە پاراستنی نێردە دیبلۆماسی و باڵۆزخانە و کۆنسوڵخانەکانی عێراق دووپات کردوێتەوە کە ئەرکێکی سەرەکی هێزە چەکدارەکانە بە هەموو پێکاتەکانیانەوە. هەروە سۆدانی ئاماژەی بۆ کردووە گرنگە دڵنیابن لەوەی ئاسمان و خاک و ئاوی عێراق لە هیچ کردەوەیکی سەربازیدا کە وڵاتانی دراوسێ یان ناوچەکە بکاتە ئامانج بەکار نەهێنرێن و ژەختیشی کردوتەوە لەسەر پابەندبوونی عێراق باڵوێستی بەشداری نەکردن لە ئۆپراسیۆنە سەربازیەکان هەروەک چۆن ڕەتیەکاتەوە ڕابکێشرێتە ناو ململانێ بەردەوامەکانەوە. هەر جۆرە پێشێلکاریشی ئاسمانی وڵاتەکەشی لەلایەن هەر لایەنێکەوە ڕەدەکاتەوە. هەر لە پەیوەندیەکەدا بابەتەکانی بەرژەوەندی هاوبەش و دەستپێکردنەوەی کارکردن لەسەر کارپێکردنی هێڵی بۆری نەوتی عێراق بۆ وەناردەکردین لە ڕێگەی خاشی تورکیاوە تاوتوێکراون. بەرەی مقاومەی ئیسلامی عێراق ئەنجامدانی 37 هێرشی لە ناوخۆ و دەروی وڵات ڕاگەیاند. مقاومەی ئیسلامی عێراق لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردەوە لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 37 هێرشیان لە ناو عێراق و وڵاتانی ناوچەکە ئەنجامداوە کە هاوکاتن لەگەڵ بەردەوامی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل و ئێران بۆ سەر یەکتر. ڕاشی گەیاندووە لەو هێرشاندا دەیان فڕۆکەی بێفڕۆکەوان و موشەکیان بۆ سەر ئامانجەکانیان لە عێراق و ناوچەکە بەکارهێناوە. بە پێی راپۆرتێکی ماڵپەڕی عەرەبی جدیدی قەتەریش زۆربەی هێرشانە گروپە چەکدارەکانی عێراق ئەنجامیان داوە زیاتر دامەزراوی مەدەنی و ژێرخانیان کردوتە ئامانج وەک لە پێگە سەربازیەکانی ئەمریکا. لەگەڵ دەستپێکردنی شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیل هەموو چاوەکان لەسەرەوەن کە کەی کۆتایی بەو جەنگە دێ. بە پێی پێشبینیەکانی ئیسرائیل و ئەمریکاش ماوەی 5 هەفتە بەردەوامە بێت چونکە هەردوو وڵات پێویستیان بەو ماوەیە بۆ لەناوبردنی سیستەمی موشەکی و توانای موشەکی ئێران. شەڕی ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر ئێران لە هەفتەی دووەمیدایە. بە پێی پێشبینیەکانی واشنگتۆن و تەل ئەبیبیش 5 هەفتەی تر شەڕ دژی ئێران بەردەوام دەبێت. کەناڵی 12 ئیسرائیلی بڵاوی کردەوە پلانی جەنگ لە ئیسرائیل و ئەمریکا بۆ ڕۆژانی داهاتوو دادەڕێژرێت. ئەمەش بە پشتبەستن بەو هەڵسەنگاندنانەی کە پێشبینی دەکرێت شەڕەکەلانی کەم 5 هەفتەی دیکە بخایەنێت. هەر بە پێی زانیاریەکانی ئەو کەناڵە ئامانجی ئەمریکا و ئیسرائیل لە ناوبردننی تەواوەتی توانە سەربازیەکانی ئێرانە کە دیارترینیان بریتە لە سیستەمی موشەکی و سەکۆکانی هەڵدانی موشەکی. بە پێی پێشبینی لێپرسراوانی ئەمریکا و ئیسرائیلیش ئەو ئامانجە بەکەمتر لە 6 هەفتە نایەتە دی. ئاماژەی بەوەش کردووە سوپای ئیسرائیل و بۆ بەڕێوەبەرایەتی ئۆپەراسیۆنەکانی گەشتبینن بە توانای خۆیان بۆ هەڵوەشاندنەوەی سیستەمی هەڵدانی موشەکی ئێران لە ماوەی چەند ڕۆژێک تا چەند هەفتەیەک.
کەناڵە ئیسرائیلیەکە لە راپۆرتێکدا ڕوونی کردوتەوە دیاریکردنی ئەو ماوەیە بۆ ئەوەیە ئیسرائیل و ئەمریکا دڵنیابنەوە لەوەی دوای کۆتایی هاتنی شەڕیش ئێران نەتوانێت کۆگاکانی موشک پڕ بکاتەوە. کەناڵی 12 ئیسرائیلی لە زاری چەند سەرچاوەیەکەوە بڵاوی کردوتەوە هەرێک لە ئەمریکا و ئیسرائیل هەوڵ دەدەن کاتەکە زۆر کەمتریش بکەنەوە بۆ ئەوەی بوار نەدەنە وڵاتانی دیکە لە بەرژەوەندی ئێران بەشداری شەڕەکە بکەن. ڕاشی گەیاندووە ئێران هەموو هەوڵێکی خستۆ دەکار بۆ ئەوەی بە هەر جۆرێک بێت رووسیا و چین بهێنێتە ناو شەڕەکەوە لە کاتێکدا لە جەنگی 12 ڕۆژەی مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوودا نەیتوانی ئەو کارە بکات. بەڵام لەم قۆناغی جەنگەکەدا ئەمریکا گومانی هەیە لەو دوو وڵاتە لەسەر بنەمای ئەو گومانەش بە وردی چاودێری پەیوەندیەکانی هەرێک لە رووسیا و چین لەگەڵ ئێران دەکات. گەژیەکانی ئەم جارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدەست پێشخەری ئەمریکا و ئیسرائیل دەستی پێکرد. بەپێی دوایین لێدوانی ترامپیش بێت کۆتایی هاتنیشی هەر لەسەر دەستی ئەواندایە. بەو پێی لە دوایین لێدوانیدا ڕایگەیاند باوبەشی لەگەڵ ناتانیاهۆ بڕیاری کۆتایی هێنان بە جەنگ دەدەن. کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی نوێنەری کارگەکانی غاز لە شاری سلێمانی بەڕێوە چێت بینەریەبین. پارێزگای سلێمانی دڵنیا ئەکەمەوە لەوەی کە کەمیەتێکی غازی باش لە ناو کارگەکانە بوونی هەیە و دەشتوانی بە میکانیزمێکی باش بیگەینە دەست هاوڵاتیان. لێرەش ئامادەم وەستاوم ڕوبەڕووی هەر پرسیارێک لەلایەن جەنابتانەوە بکرێ تاوەکو ڕاشکاوانە و ڕازگویانە وەڵامتان بەمەوە. یەکەمەوەی لە هەورێ وڵات بڕیارە کار دەستکارەکان بۆی کار غازەکانی و هاوشێوەی ئەوێ لە سلێمانی هیچ نییەوە جەپرسیارەوە ئەمەیە تۆڵی کەمێکی باش غازمان هەیە ئەی بۆچی قایەقانە خۆی داڕۆژی کۆمێکە بۆ وەڵامی یەکەمیان کە بکرێت بە کۆبوون یاخود بکرێ بەکار من لە مانگی حوتی 2021ەوە تاوەکو ئێستا دراسەیەکی باشم لەسەر غاز و سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان کردووە. ساڵانە بەداخەوە لە پارێزگای هەولێر ئەگەر ئەزمەی غازیش نەبێ دەگەینە وەرزە ساردەکان بە کۆبوون یاخود ژمارەی بوتڵ دیاریەکرێ بۆ هاوڵاتیان. نەخێر لە سلێمانی بیلەوە نەکراوەتەوە. سەبارەت بە پرسیاری دووەمیشتیان ئەو کەمیەتە غازەی کە لە کارگەکان ئابوونی هەیە لە ڕێگەی خاوەنی کارگەکانەوە دیاری کراوە دەدرێت بە بریکارەکان و بریکارەکان خۆیان دەیگەێنە دەستی هاوڵاتیان. پرسیاری دووە باس لەوە دەکرێت لە هەموو ئەگەرێکە لەگەڵ وەستانی کەڵی غازی فۆرمۆزە پێویستە غاز بۆ ناوخۆ هەر داری بکرێت. ئەگەر جەنگەکە هەر ئاوا بەردەوام بێت ئێوە تا چەندێکە توان غازی ماڵاندا. سەبارەت بە پرسیاری یەکەمیان ئێمە وەکو ئەوەی کە پارێزگای سلێمانی چەندێک غازی پێویستە بەپێی وەرزەکان گۆڕانکاری بەسەرایە. لە وەرزە ساردەکانە عادەتەن پێویستمان بە 300 تەن غازەیە، لە وەرزە گەرمەکانە ئەگەڕێنەوە بۆ 200-220 تەن غاز. بە ئەوەی کە ئێستا چەندێک لە کارگەکان ئابوونی هەیە ئەمڕۆ کارگەکان ئیشیان کردو کەمیەتێکی غازی باش گەیانراوەتە دەست هاوڵاتیان بۆیە ناتوانم بە دیاریکراوی ژمارەیەکتان بمێت چونکە نامەوێت ژمارەیەکی ناتەندروست بگاتە دەست هاوڵاتیان. بەڵام دڵنیاتانەکەمەوە لەوەی کە کەمیەتێکی غازی باش لە کارگەکان ئابوونی هەیە. بەڵەوەی کە بینیمانەمە کۆنفرانسی ڕۆژنامەوانی نوێنەری کارگەکانی غاز و لە سلێمانی کە دڵنیاییدا لەوەی کە کەمێتیشی باشی غاز لە ئێستادا لە کارگەکان هەیە و هاوڵاتیان بێغاز نابنەوەکەوەی کە لە ماوەکانی ڕابردوودا ئەزمەیەکی غاز دروست بوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان. سەرەڕای ناجێگیری ڕەوشی ناوچەکە بەڵام بازاڕی جلی کوردی لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە شاری سلێمانی گەرمە. هاوکات ئەم ساڵ جەژنی ڕەمەزان لەگەڵ یەکەم ڕۆژی دەستپێشی ینی نەورۆزدایە بۆیە هاوڵاتیان لە جەژنی ڕەمەزانیشدا جلی کوردیە پۆشن و لە ئێستادا بەرەودرۆکان لە شاری سلێمانی و فرۆشیارانی جلی کوردی لە سلێمانیەڵێن بازاڕیان گەرمە. نزیکبوونەوەی جەژن و نەورۆز بازاری جلی کوردی گەرم کردووە.
هاوکاتی جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆز لە ئەم ساڵدا هۆکارێکە وای کردووە خواز لەسەر جلی کوردی زیاد بکات و بازاری فرۆشیارانیش گەرمتر بێت بە بەراورد بە پێشتر. وەک خۆشیان دەڵێن دواکەوتنی موچە و دۆخی ئێستا نەبووەتە هۆکارێک بازاری جلی کوردی ڕوو لە دابەزین بکات. ئەم ساڵ زۆر باشترە لە چاوە چەند مەعاشیش نییە بڵێن، بەڵام ئیشیان یعنی دوکانارەکان هەمووی ئیشیان باشە لەخوا بەزێ. بە هەر لایەکی بازاردا دەڕوانیت ڕەنگی جوان و واڵای جلە کوردەکان سەرنجی کڕیاران ڕادەکێشن. هەر ڕۆژ دەبێتەوە خانمان دێنە بازار و دەیانەوێت جلی دڵخوازی خۆیان بەدەست بخەن. ئەم ڕاستەکەم جژنە لەگەڵ نەورۆزە تەکەڵا بووە خواستی هەوڵاتەنە سەر جلی کوردیە زیاتر لەبەرەوەی لێکاتە خۆشم جلی کوردیم کردووە. پیاوانیش بەدەرنین لەو خواستە بۆ ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو گەنجان ڕوو دەکەنە بازار و جلی کوردی دڵخوازی خۆیان دەکڕن. زۆرترین خواستیش لەسەر قماشی جۆری ئیتالیە و قماشی ئێرانیش کەمترین خواستی لەسەرە. خواز لەسەر قماشی ئیتالی زۆرە بە زۆری قماشی سلکی پێ دەڵێن ئەمە نەوعاتەکانیەتی ئەوە خواستی زۆر لەسرە ئێرانی کەمتر خواستی لەسرە بەس سلکی ئیتالی بە تایبەتی خواستی زۆر لەسرە. ساڵانە لەگەڵ هاتنی بەهار خواستی کڕینی جلی کوردی زیاد دەکات، بەڵام ئەم ساڵ بەهۆی کەوتنە یەک کاتی جەژنی ڕەمەزان و نەورۆز خواستی زیاتر لەسەر جلوبەرگی کوردی زیاتر بووە. دنیا ماجد، کورتسات نیوز، سلێمانی. بۆ بەرزڕاگرتنی ڕۆژی پۆشینی جلی کوردی وەکو لای هەمومان ینی ڕوونە لەم ڕۆژەدا لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان و لە هەموو دام و دەستگاکان و تەنانەت لە خوێندنگەکانیش جلوبەرجی کوردیە پۆشرێت و لە ئێستادا لە کەرکووک بە ئەمان شێوە ڕۆژە بەرزڕاگیرێ لە ناوچەکانی هەرێمی کوردستان بەهۆی کە پشۆ جلی کوردی تا ڕادێک لە خوێندنگەکان چکە داخراوە نەپۆشراوە، بەڵام پامێرانمان وەرەگرین ئاسۆ لە کەرکووک لەگەڵمانە بێت دواتر لە سلەیمانی و هەولێر قارەمان و ئەمیر لەگەڵمانە بۆ بزانین بازاری جلی کوردی لە ئێستادا کە گەرمە چۆن ینی فرۆشیاران بازارەکەیان بەڕێوە دەبێەوە کڕیارەکان چۆن داواکاریەکانیان جێبەجێکن بۆ بەدەستخستنی جلی کوردی. سەرەتا چمە کەرکووک لای ئاسۆ بزانین ئەم ڕۆژە لە کەرکووک چۆن بەرز ڕاگیراوە. ئاسۆ ساڵ دەبێ فەرموو زانەرەکان لای تۆیە. ئاورێ بێگومان ئەمڕۆ کە ڕۆژی جلی نەتەوەیە لە نێوێندا هەرچی کووردە لە پارێزگای کەرکووک جلی کوردی پۆشیوە بە بڕیاری پارێزگاری کەرکووک خوێندنگاکان زانکۆ پەیمانگاکان سەرجەمیان سەرپشکراون لەوەی کە ئەمڕۆ لە ڕۆژی جلی نەتەوەیە جلی نەتەوەکەی خۆیان بپۆشن لە نێوینشاندا کورد زمان جلی کوردی لەبەر بکات. لە بەرەبیانی ئەمڕۆ ینی خوێندنگا کوردەکانی پارێزگای کەرکووک تەواوی خوێندنگا کوردەکان مامۆستایان جلی کوردیان پۆشیوە و خوێندکارانیش بە هەمان شێوە جلی کوردیان پۆشیوە، بەڵام وەکو مەراسیمی فەرمی و ئاهەنگگێڕان نەکرا لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی خوێندنی کوردیەوە لەبەرەوەی مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆیە وەک ڕێزگرتنێک لە مانگی پیرۆزی ڕەمەزان تەنها ئەمڕۆ بەرزڕاگیرە بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان بە پۆشینی جلوبەرگی کوردی. جگە لەم قساناموێ ئەم دیمەنە پێشانی بینەرانی کورسات بدەم چەند جوانە مامۆستایەک لەم خوێندنگایە لە خوێندنگای ئیسکان هەم خۆی جلی کوردی پۆشیوە هەم خوێندکارەکانیشی دانیشتون لەبان ڕەحلە هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو، بەڵام جیاوازەکەی ئەمڕۆیان ئەوەیە کە جلی کوردیان لەبەر کردو و خوێندکاران هەموویان جلی کوردیان پۆشیوە لەم پۆلەیە. دیمەنێکی جوانە مامۆستا سڵاو لێبێ. ینی هیوا ناخوازی ڕۆژانی تریش ئاوها بە جلی کوردی و داوام بکەن؟ وەڵاهی زۆر یان یەکێک لە خەونەکانی من ئەڵێم جلی کوردی بکرێ بە جلێکی ڕسمی و هەموو ڕۆژەکانی ساڵ بپۆشرێت، ئەوە ناچونکە جلێکی جوان و پۆشتە و خانمانەیە، ینی کە ئافرەت لەبەرێکە هەستەکەی شازادی ئەوە جلێکی پۆشتە و خانمانە و جوان و ئەچیتە هەر شوێنێک جێی سەرنجی دەوروبەری بە هیوای ئەوەی یعنی ڕۆژێک بێت وەکو جلی مەکتەب بپۆشرێ، یعنی چۆن خەلیج جلی خۆیان بۆ مەکتەب بۆ خوێندکارەکان بە هیوای ئەوی لای ئێمەش لە کوردستان ڕۆژێک بێت جلی کوردی وەکو جلێکی ڕسمی بۆ مەکتەب بپۆشرێت. ئەمڕۆ ئێوە چۆن ئەم مەراسییان ئەم ڕۆژەتان بەرز ڕاگە لە خوێندنگاکەتان تەنها لە ناو پۆلەکانیان لە گۆڕەپانی خوێندنگاش بە هەماشەوە کۆبوونەوە؟ بەڵێ وەڵا ئەمڕۆ لە گۆڕەپانی قوتابخانە تەبعاً کۆبووینەوە بۆ بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە و بۆ ناساندنی ئەم ڕۆژە بە خوێندکارەکانمان و بۆ تەکیدکردنەوە لەوەی کە گرنگی بەم ڕۆژە بدرێ بۆ ئەوانی کە لەبەریشیان نەکردووە ساڵی داهاتوو
خۆیانی بۆ حاضرکەن و لەبەریکەن ئەم ساڵ بە حکمیەوەی ڕەمەزان بوو یعنی ئاهەنگوشتمان ساڵانی تر ئاهەنگی گێڕن و تەلەبەکان بڵێن بەرنامەمانە بێ بۆ ئەم ڕۆژە بەڵام ئەم ساڵ لە بەرمانگی پیرۆزی ڕەمەزان و ئەم وەزعی ئێستاوە تەنها بەجلی کوردی دەواممان کرد و دەرسەکانمان کرد وەکو ڕۆژانی ئاسایی. دەستخۆش مامۆستا سوپاس بە تۆ. ئەمەوێ هەورێ باستەوە بکەم ساڵانی ڕابردوو بۆ ئەمڕۆ کە دەیسەیە کەرکووک لە دۆخێکی چۆنەڵی داگیرا بوو. ئیداری پێشووتر کە بە وەکالەت بوو ئەم ڕۆژانە داهات ڕۆژی بۆ نەویادەکان یان دەیکرد بە پشوو یان بڕیارێکی دەدا دژی خواستی پێکاتەکانی کەرکووک بێت بە تایبەت کورد بەڵام هەر شەوی ڕابردوو ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک بڕیاریدا کە خوێندکاران مامۆستایان لە خوێندنگاکان لە ناوەندە پەروەردەیەکان جلوبەرگی کوردی بپۆشن و لە فەرمانگە حکومەکانیش فەرمانبەرەکان ئازادن لە پۆشتنی جلینەتەوەی خۆیان. دێم بۆ لای تۆ. دەستخۆش ئاسۆ کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵ مامووی دەچمە هەولێر قارەمان جەوهەر بزین لە هەولێر بازاڕی جلوبەرگی کوردی گەرمە فەرموو قارەمان زانیاریمان بۆ گازەرەوە. بەڵێ ئەو کاتت باش لەگەڵەوەی کە ئەمڕۆ لە زاکۆکان پشووە بۆ پێی کە بەشێکی زۆری زاکۆکان جلوبەرگی کوردی دەپۆشن لەگەڵەوەش لە هەولێر چالاکی ینی بە شێوەیە ڕسمی یاخود دیاریکرا و بەڕێوە ناچێتی سەبارەت بە ڕۆژی پۆشینی جلوبەرگی کوردی بەڵام ئێستا من هاتوونەتە بازار قەیسەری دیارە بازارە بۆ بناو باگەکە ژبارەیەک دوکانی لەیەکە جلوبەرگی کوردی دەدورن بەڵام ئەمیش بەهۆی هاتنی ماجی ڕەمەزان کاتی کارکردنی یا کەمێک گۆڕاکاری بەسەرداهات و زیاتر لە شەوانێک کە بە بەشێشان داخراون لەگەڵەوەش لەگەڵ پۆشینی جلوبەرگی کوردی دیارە لەسەرکردنی کلااو جەمەدانی و بەشێک لە پۆشینی جلوبەرگی کوردی کە تایبەتمەندە بە ڕۆژی جلی کوردی دیارە خەڵکیش بە هەواشەوە جەمەدانیە بەسن جەمەدانی تەواوانە ناویت کێ هەیە؟ هەولێر پێی دەرێت جەمەدانی سلێمانیش پێی دەرێت جامانە. کاک بەختیار ئێستا ئەوڕۆ ڕۆژی جلی کوردیە یعنی بازاڕی جلی کوردی لەگەڵ جەمەدانی ینی هیچ ڕەبتێکی هەیە خواستی چۆنە؟ سەرەتا بەخێر بن سەرچاوم بێگومان ڕەبتی زۆرە دەبینی جاری وایە کابرا قاتەشی جوان دەکڕێتن و دێ دەرێ کاک بەختیار کراو جەمەدانیشم لەگەری تەنسیق بکە. بەڵێ ئێستا دەبین ئەو ڕۆژلی کوردیە ینی هیچ خواستی خەڵک ینی هیچ گۆڕاکاری بەسەردادە بەتایبەت لە بۆنەکە بێ بیکڕن بەخوای دوونێ و پێرێ جیاواز بوو ینی فەرقەکی هەبوو بەڵام ئەوڕۆ ماشەڵا چۆ لە بەڕاستی تا ئێستا کە هیچ لە گۆڕێنیە بەڵام ئەکید ینی جابیاتی هەیە لە بەرەوەی ئەو ڕۆژە بەداخەوە ینی ڕۆژێک ڕۆژی جلکی کوردی یەک ڕۆژ بەڕاستی چن نییە بەڵام هەر باشە ینی وەکو بەبیهینانەوەکە لە بازەوە بکەیت زۆرە جیاوازەکانی جەمەداری لێرە چەند زۆری هەیە شێوازی بەستانەکاری کە زیاتر لەگە جلی کوردی خەڵک لەبەری دەکە یاخود هەیە تەنها جەمەداری لەبەرکە لەگە جلی تر بەخوای وەکو گەنجەکانمان جوامێرەکانمان زیاتر لەگەر جچ کوردی مەسەلەن تەنسیق دەکاتن لێ دەرێکاک بەختیار جلکەکەم چۆغەرە یان کورتەکە یان مەسەلەن هەر شێوازەشکەیە چ لەگەری جوانە ئەم یەکسەر پێ دەرم ئەو نەعی لەگە بە ئەوەش لەگەری دێتن یان شخصەکە دێتەکنم بە حکمیەوەی ئەم 33 ساراوی شەی دەکەم شخصەکە دێتەکنم دەرێکای وەختار چم لێ دێ دەرم وڵای ئەوە لێ دێ ئەو زیاتوشکەی خۆتان یعنی یەکسەر پێی دەرم کە ئەوە لێ دێت ئەو دەستورەی کە خۆت ئێستا لەبەرت کردووە و جەمەدانیەکەی سەریش دیارە زۆرە دەستورێش پێ دەڵێن شێوازێکە و خامە سوێش ئەوە لە هەولێرە پێی دەرێن هەنگوچک هەنگوچی پێ دەرێن بەڕاستی لە دێر زمانەوە لەوەتی ئەمن فام دەکەم دیدیتم ینی پیاوە بە تەمەنەکان بەکاریانی ناوە شتەکی جوانی شەو ڕەمزی کوردایەتیە بەڕاستی لێ بە شانازیەوە کودەرەی نوێمان کردەوە ئەرێەوە زۆر بەڕێزن بەخێر بەسەر چاوم بەڵێ ئەوەی کە دیارە وەک باسم کرد لە هەولێر لەگەڵەوەی کە لە ناوەندەکانی خوێندنی زاکۆکان پشووە بەڵام بەشێک لە بازاڕەکانیش بەهۆی هاتنی مانجی ڕەمەزان کاتی کردو و کارکردنیان جیاوازە لەگەڵەوەش قەیرانی دارایی ئەمە شۆکارە بۆیکەوە خواستی خەڵک بۆ کڕین و پۆشینی جلوبەرگی کوردی کەمێک جیاوازتر بێ بەبراورد بە پێشتر لەگەڵەوەش کە
بەختیار مامەسەری کە یەکێکە لەوانەیە کە ساڵانێکی زۆرە جەمەداری دەفرۆشە باسی لەوە کرد کە زۆرە جیاوازەکانی جەمەداری لەگەڵ جلی کوردی تەنها لە بۆنەکان یاخود لە بۆنەکان زیاتر خەڵک ڕوو لە بەرکردنی دەکەن یاخود خواستی کردنیان هەیە وەک باسم کرد ئەوەی کە هەیە لە هەولێر بەڕاستی بوو بۆنەی تایبەت بەڕێوە نەچووە تەنها ئەوە دەبێت لە بەشێک لە بازاڕەکان و شوێنە گشتەکان خەڵک جلی کوردی پۆشیوە و لەبەری کردووە. دەستخۆش قارەمان دەستخۆش بۆ کای وەختیارە ژەمیشە ڕێکپۆشە و دایما بە جەمەدانیشی جوانەوە دەرەکەوێت هەمیشار ئاوا بێت. دەچمە لای ئەمیر ڕاستەخۆ لە سلێمانی ناوبازار لەگەڵمان. ئەمیر ڕەوشی بازاڕی سلێمانی بۆ فرۆشتنی جلوبەرژی کوردی چۆنە و سیارەکان بەرز نەبووتەوە بڵێ بۆ نمونە جلێکی کوردی پیاوانە ئەگەر ینی قوماشێکی باش بێ چەندی تێچێت هیچ سیارە تاقی کردوتەوە؟ ئاڕێ ڕاو لێ بێ وڵی سارم تاقی کردوتەوە بەس جاسە من دووشتە پێڵم دووش دێ زۆر کاریگەریان هەیە لەسەر بازاڕی جلی کوردی دانێکیان بە باشە دانێکیان بە خراپە قەیرانی دارایی ئەو لایەنەیە کە بە خراپە کاریگەری هەیە لەسەری ماوەی چەند ساڵەکەم قەیرانی دارایی و تایبەتی لەم کاتانەدا ینی کاریگەری زۆری هەیە لەسەر بازاڕی جلی کوردی چونکە واکە کەمتر هاوڵاتی جل بکڕێ جلی کوردی بکڕێ هەوڵ زیاترانی کە هەیەی کۆنەکانی بەکاربێنێ. بەڵام لایەنێکی دیکە کە باشەیە ئاڕێ ئەوەیە کە ئەم ساڵ جەژن و ینی جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزانە بن بەیەکی تر خەڵک خۆ هەر دەستی ئەجلە کڕێ بۆ جەژنی ڕەمەزانەکە بڵین ئیتر هەر لەگەڵ ئاجلێکی کوردیە کڕێت چونکە زانێت بێت جەژنەکە بەجلی کوردیەوەکە ئەمە بازاڕەکەی تا ڕادێ گەرم کردو گەرم و کوڕێکیاوە بازاڕەکە اینجا نرخەکانیش جیاوازن. ئەم شوێنی کە منی لێ هەم قاتی لێ دوورن یاخود هەم بە قوماشی دوورن هەمیش بە حازری هەیە ئەوەی کە پێوترە قاتی حازری ئێستا لە بازاڕەکانە زۆرە هەڵبەت خەڵک ئێستا کەمتر با بڵین هەرچەندە هەیە ئێشتا مشتری خۆی هەیە کە قوماشە بای دوورێ بەڵام زیاتر حازریەکەی چونکە حازرێکە هەرزانترە و کولفەیەکی کەمترەکەوێت لەسەری و جا قاتی شاڵی ژێ قوماشەکانیش لە 40,000ەوە قوماشی دەستەکەوێت تا نزیکی 150,000 ئیتر قوماشی چاکی ئیتاڵی چونکە قوماش چەند قوماشێک هەیە لە نێو بازاڕەکانە قوماشی ئێرانی هەیە ئیتاڵی هەیە چەند نوعێکەیە بەڵام ئیتاڵەکە لە هەوی باشترە با بڵێن بۆ قوماش و وەزایدەن شاڵی خۆشمان هەیەەوە زۆرەکەوێت. سەلام عەلەیکوم بڕمان سڵاو لێ بێ شاڵێکی خۆمان چەندەکەوێت ئەگەر تازە بێ ولۆک بێ بڵێن بە دوورین دەستخۆشی لە کەناڵە بەڕێزەکەتانەکەم و بەخێر بێن. شاڵی خۆمان بڵێن تازیان بەسی دوو تازە لە 150 تقریبا تا 300-400 زاخۆش تا 5 وەرەقە دەوەرەقە هەیە بڵێ باشە. بازار چۆنە بەعام بازاری سەر لەخوا بە زیادوێ باش بڵێ خەڵک زیاتر حەزی بە قوماشەی بهێنێ بیدووریان حەزی بە قاتی حازریە وەڵای بە حازرەکە باشترە ئەوە بڵێن یەکسەری کڕێ ئەڕات بەردەسە ساشی هەرزانە بڵێن ناوەنجیە سەرەکەی گونجاوە قاتێکی با بڵێن حازری سێ پاشە چەندەکەوێت لەم بازاڕەیە تقریبا 45,000 45 بڵێ ئەگەر بە دوورین بیدووری دەڵات دەور سەی تێچێ سەودەی تێ بڵێ ئەی باشە یعنی سەکەمتر بڵێن خەڵک حەزی دوورینەکە هینەکات قماشە ڕێبی دوورێ ئەم قماشە بڵێن سینەکەیە و ئێرانەکەش هەیە وەکو شاڵ دووراوە ئەوە بازاری زۆر باشە بڵێ ئەی باشە ئەڵێنم ساڵ سێ پارچەکان ئەمەی قاتە سێ پارچەکان ئەویش خواسی زۆر لەسەر گەنج زۆر بڵێ بە گەنجی بڵین ئەوەتر لە 15 ساڵ تا 25 ساڵ زۆر حەزیان لێ و بازارشی باش جوان ئەرەوەڵا جوانە. ئەم شاڵانی کە لێرە نەمانە هەندێکیان دەستی دوون وایە لە دەستی دۆ بڵێ هەمە منیسا هەمە لە 40,000 تا 150 ئەمە ڕاستە ئەمانە لەبەرکراون لەبەرکراون دەستی دووەتر بڵێن بە گوێرەی سعرەکەی کڕم و ئەیفرۆشمەوەی خەڵکە لێ کڕمەوە بە خۆم چاکێکەکەمەوە ئەیفرۆشم. زۆر باشە دەستە خۆش زۆر سپاس دەکەم وەڵا بە تۆزێکیش خە لەگەڵ توی بکەم خەڵک ئێستا کەمتر قوماشە هێنێ بۆ دوورین وایە بەتاشیت حازەکە باشتری شەڕێک و پێکتیش و خابیش نییە من ڕێکلامیان بۆ ناکەم خۆ من نایدورم ئەوانە بەڵام هەرزارتیشێکرد و زۆر چاچیشە. باشە ساڵان ئەم حازری وشتە نەبوو خەڵک هەر قوماشی هێنا و بە قوماش تەمان جاران خەڵک کەم بوو کە خەڵک کەم بوو خایەتیش کەم بوو ئیشەکەش کەم بوو با بڵێن ئەمە حەقی کردوێتەوە بەتاشیت هەرزانی شەو چاژیشە چاک دووراوە زۆر ڕێک و پێ دووراوە هەرزارتر دەکەێت خەڵک قوماش بکرد قوماشەکە بایسی 40,000 دەکرێت لە جایش دوورین ئەمە 80,000 ئەمەی کرد بە 35 بە 40,000 بنار بازارشی خۆشە بازاریشی خۆش و
حازی شێتی پێویست ناکە بچێ بۆ لای خەیاتێ مایشی پێ بشێ بیشەی پێ بچێ لێرە یەکسەر چاشەکەن بۆ منەکەویە لێشی بەسیتی هەبێ بەیان چاکەی و ئەگەر شەواڵەکە درێژ بێ بۆیان چاکەی بە 3000 یا بە 4000 ئەی دەست خۆش بێ خۆ دەی زۆر سپاسانەکەم یاخوا لەشتان ساغ و عزتمانایجا ئەمە ڕاستەوخۆ ڕۆی ڕاستەوخۆ بوومە وەڵاهی حەزەکە ئێستا بێتەڵێم باە کۆتایی پێ بێنم بە ڕاستەخۆگەم باشە ئێسێمە خزمەتێ هاوڕێ بابەتەکە بەم شێوەیە یعنی خەڵک زیاتر حەزیان بە حازرێکەکەی هەرچەندەگە گوتم هێشتا جمهوری خۆی ماوە هێشتا خەڵکی تایبەتەوەی کە حەزی بە ئەوە بێکە زۆر ڕێکتر لە بەریابێ ئەوە چێت لە قماشەکڕ قماشی باشەکڕێتەوەی دوورێت و ئەوەشی کە ئیمکانێتێکی کەمتری هەبێ یاخود ئەو شێوێ بێت دێت لێرە خاتێکی حازری بە 35,000 کڕێ و بۆ ئەم ڕەمەزانە بۆ ئەم جەژنە باوڵین ئەیکاتە بەری و ئیتر کەشخەش دەرەکە ینی شەکانیشان هەمووی کەشخۆ جوانە دەست خۆش ئەمیر تۆش هەوڵ بە هەر ئەمڕۆ جلێشی کوردی جوام کڕە بۆ هەم نەورۆز هەم بۆ جەژنی ڕەمەزان بابزانام حەزت لە شاڵە تۆ من شاڵێکە کڕم دەیبزانین شاڵە پیرۆزە دەست خۆش ئەمیرجان کە لە سلێمانی و لەگەڵ مامی زۆر سوپاس ئەمڕۆ یادی ڕاپەڕینی کفری و دووسخورماتووە لەم یادەدا کە یادەکرێتەوە لەو ناوچەیە ڕێزێنانەکرێت بۆ ئەو پێشمەرگانی کە ساڵی 91 بەشدار بوون لە ڕاپەڕینی خورماتوو هەروەها کفریدا زانیاری زیاتر وەرەگرم لە کاروان حەبیب کە ڕاستەوخۆ لە خورماتووە لەگەڵمانە کاروان ساڵ لەبێ زانێرەکان لای تۆ چییە فەرموو سڵاو هاوڕێ سەرەتا ڕۆژی جلی کوردی لە هەموو لایەک پیرۆز بێت دیارە ئەمڕۆ کە هاوکاتە لەگەڵ ڕاپەڕینی شاری کفری و خورماتوودا لە هەمان کاتیشتا ڕۆژی جلی کوردیە دیارەوەی کە هەیە ئەمڕۆ بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە ئاهەنگ و کۆمەڵی شت ئامادە نەکراوە ئەوەی کە هەیە لە کۆمیتەی کفری ئەمڕۆ مەراسیمێکی تایبەت ڕێکخراوە بۆ ڕێزلێنان لە ژمارەیەک پێشمەرگەی پارتیزانی کێتی نیشتمانی کوردستان کە لە بەهاری 91دا بەشداری پرۆسەی ڕاپەڕینیان کردووە یاخود با بڵێن سەرقافڵەی تەقە و ڕاگەاندنی ڕاپەڕین بوونە لە قەزای کفریدا ئەمڕۆ بە ئامادەبوونی لێپرسیاوی مەڵبەندی گەرمیان و هەروەها کۆمیتەی کفری هەڵەسێت بە ڕێزلێنان دەمەوێت فاتح سەمەد خۆی قسەمان بۆ بکات لەسەر ئەم یادا و ئەم مەراسیمە کاک فاتح بەیانی باش سەرچاو بەخێر دەمەوێت باسەوە بکەین ئەمڕۆ ساڵیادی ڕاپەڕینی کفریە لێرە ئەمڕۆ ئەم مەراسیمەتان ڕێخستووە بۆچی و کێ لێرە ڕێزلێنانی پێدەدەن بە بۆنەی یادی ڕاپەڕینی کوردستان کە 35 ساڵ پێش ئێستا لە دەواازەی ڕاپەڕینەوە دەستی پێکرد تەمان لەم شارەی ئێمەش بە دەرنەبوو لەو ڕاپەڕینە و شاری کفری لە ئەمڕۆ عادەی 1991 ڕاپەڕی و ئەم شارەی لە ڕژێمی بەعەس پاک کردووە ئێمڕۆ ئێمارە بەسیمەکمان بۆ بۆنەوە ڕێخستووە و هەر لە مەراسیمەکەدا خەڵاتی چەند هەواڵێکی تێکوەشەری دێرینی کە بەشدار بووە لە ڕۆژی لەمڕوا بەشدار بووە لە ڕاپەڕینەکە و هەروەها بە بۆنەی جلی کوردیشۆ ئەم مەراسیمانە ڕێخست و دەمەوێتەوە بپرسم ڕاپەڕین بۆ خۆی وەرچەرخانێکی نوێ بوو و کوردستان ئازاد کرا و هەناسی ئازادی لە ڕژێمی بەعس بەردەستە بوو لە هەموو کوردستاندا لەو ڕۆژەوە بۆ ئێستاوە ئەمڕۆ قۆناغی نوێ هەیە و سێ گۆڕانکاری نوێ هەیە بە تایبەتی پەیامی ئێوەش بۆ گەنجەکان چییە؟ دیارە ڕاپەڕین بۆ خۆی وەرچەرخانێکی مێژوو بوو لە بزاتی ڕزاریخوازی گەلی کووردا ئەمڕۆ ئێمە ئەو یادا بەرز و شکۆدار بەرز ڕادەگرین و هەر بۆ نەوەی داهاتوومان و بۆ ئێستای گەنجانیش کە ڕاستەکەی ئەم مەراسیمە کۆمەڵێ بڕگە و ئەوەی گرگە لە ستۆ و تیادا ڕوونکردنەوەی ئەو ڕاپەڕینە و مانا و دروست بوونی ئەو ڕاپەڕینە لە چیوە سەرچاوی گرت و ئەو ئازاری کە ملەتەکەمان پێشتر بەدەستی بەعەس چەشتی کە بەو شێوازە گەیشتە ئەوەی کە ملەتی کورد بە تێکڕا دیکتاتۆری بەعەس ڕەفز بکات و ڕاپەڕێت و بۆ ئەوەی کوردستانێکی ئازاد و ئاوەدان و دادپەروەر و سەقامگیر دروست بکەین و لەو کاتێشوە تاکو ئێستا حکومەتێکی
حکوومەتێکمان دروست کردووە و پێویستە و حکوومەتەیش پەرەی پێ بدەین و ئەو دەستکەوتانەی کە بەدەست هاتون بیان پارێزین. سەرکەوتو بن سپاس. بەڵێ هاوڕێ دەمەوێت باس لەسەرەوەی بکەم دیارە ئەمڕۆ کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی جلی کوردی و ڕاپەڕینی قەزای کفریدا دوای نیمەڕۆی بەهاری ساڵی 91 لەسەر دەستی حوت پێشمەرگەی پارتیزانی کەتی نیشتمانی کوردستان زەنگی ڕاپەڕی لە دامێنی چیا یاخود لەسەر لوتکەی چیای هەنجیرە لە قەزای خورماتوو لێدرا بوو و دوای نیمەڕۆ توانرا پێشمەرگە پارتیزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ جەماوەری تینووی ڕزگاری و ئازادی لە سەردەستی باس خورماتووشیان لە دوای نیمەڕۆ تا ئێوارە لە ڕژەمی باس پاک کردەوە و خورماتووش هاوشێوەی شارەکانی تر هەناسەی ئازادی هەڵبژی و توانی تاجی سەرکەوتنی ئازادی و ڕاپەڕی لە سەر بنێت. دەست خۆش کاروان سوپاس دەکەم کە لە خورماتووە لەگەڵ مامی زۆر سوپاس. لە سنووری ئیداری ڕاپەڕین کەمی ئامێرەکانی ATM گرفتی بۆ موچەخۆرانی و سنوورە دروست کردووە. زانەری زیاتر وەرەگرین لە پامێرمان خالید ئەحمەد کە ڕاستەوخۆ لە ڕانیە لەگەڵمانە. خالید سڵاوت لێبێ. ئەم گرفتە کە هەیە بەرپرسانی ناوچەکە وڵی چارەسەرکردنیاندا و زیادکردنی ATMەکانیان داوە لە ئێسادا. هاوڕێ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ژمارەیەکی زۆر موچەخۆر هەن. لەگەڵ ئەوەشدا کە ئێستا باوڵی وەرگرتنی موچە بووەتە دیجیتاڵی ژمارەی ئامێرەکانی ڕاکێشانی پارە زۆر کە من هێشتا لە بەشێک لە شار و شارۆچکەکانی سنوورەکە هیچ ئامێرێکدا نەنراوە. ئەوەی کە لە پشت ئێمەوەیە ئەمانە سێ ئامێری ڕاکێشانی پارەن دیارە ئەمڕۆ خۆ دەزانی بەشێک لە فەرمانبەران و موچەخۆران موچەکانیان وەردەگرن. ئەمڕۆ کێشەیەکێ لێرە ئەگەر نایستا زۆر قەرەباڵغ دەبوو پاڵەپەستۆ فشارێکی زۆر دەکەوێتە سەر ئەم ئامێرانە. ئامێرەکان کەمن و گرفتیان هەیە و لەگەڵ ئەوەی کە کەمن ئێستا لەم سێ ئامێرە دوانیان هەر پارەی تێدا نییە هیچ بڕەپارەی تێنەکراوە لە کاتێکدا ئەم فەرمانبەر و موچەخۆرانی کە لێرە نامەیان بۆ هاتووە کە بێن بچن موچەکانیان وەربگرن. یەکێکیشیان بەهۆی بێکارەباییەوە هەر هەڵ نەکراوە یان دانە گیرساوە واتە جگە لە گرفتی کەمی با بڵێن ئامێرەکانی ڕاکێشانی پارە هەروەها گرفتی ئەویان هەیە کە پارەیان تێدانە هەندێکیان گرفتی ئەویان هەیە کە لەبەرەوە ئێستا کارەبای نیشتیمانی نییە کارەبای نیشتیمانی نییە دانەگیرساون و موچەخۆران ناتوانن موچیان لێوەربگرن دەمێت لەگەڵ ئەو پیاوە قسە بکەم مامەژیان چۆنی سپاس دەکەم برای بەڕێزی بەخێر بیا خەسەر چاوم. ئەم ئامێرانە پارەیان تێدایە؟ تێدا نییە کاکە هیچ پارە نییە نەهاتووە نهاتوونە. لە کێوە هاتوونە ئێرەوە؟ لە بەیانی ساشەشەوە هاتوومە من ساشەش چوومە خوار لە خوارێ نردەمی و ئێرە باش ئەو بێپارەی و بێکارەبای شتە تا چەند گرفتی بۆ ئێوە موچەخۆر دروست کردووە؟ هەر هەموو کێشەیە بۆ ئێمە دروست بووە لەبەر ئەوە من لە خوارم ببینم تیم حاشەکەم وەردەکرد و ئەو زەبەنا چارێ هاتم بۆ ئێرانە ئەرێ وەڵڵا ئەوانەش پارەیان تێدا پارەی تێدا نیە و کێشەی لێ دروست کردو. ئەی پەیوەندیتان نەکرد بە بانقەکانەوە بزانن بۆ نازانم جاگا و برادەران پەیوەندیا کردبینە کودا ئاگام لێ نێوڵا پەیوەندیا کرد مەمچینە پەیوەندیا کرد بیت مامەژیان بەخێرەی کێشەیان چی بووە لە مێژە لێرە کێشە چێ من ێستا ئەو مانگێرا بردووە کتیپم کردووە وشتووە چۆمە باقی ئەوە هەم تەسوی کردی معاشەکەت چوتە هەژماری من کە ئێستا نەنامم بۆ هاتوۆتەوە کە پارەکە هاتووە دەڵێن دوای نێوڕانێ جا نازانم. ئێستا کە دێن موچەخۆران بۆ ئێرە پارەی تێدا نییە؟ نەوەڵا ئێستا پارە نییە جاگە دوای نێوڕانێ هەندێک دەڵێن دوای نێوڕانێ جا نازانم ئاوایە نەخۆ نە لە باق هاوڕێ بۆی زۆر درێژە نەکێشێ لایڤەکە گرفتەکان زۆرن موچەخۆران ئەمڕۆ کە دێن بۆ موچە لە سەرجەمە و ئامێرانەی کە هەیە لە ناوڕانیە ئەو و هەندێکیان بەهۆی بێکارەباییەوە کار ناکەن و زۆر ئەوانەی کە لێرن بەشێکی زۆریان خانەنشینن خانەنشینی پێشمەرگە و مەدەنیشن کە دێن لە بەیانی زۆ هاتوون یا لە دوای بانکی بەیانیەوە هەندێکیان دانەگیرساون
ئەمەش گرفتی بۆ ئەوان دروست کردووە و من قسەم لەگە سەرپەرشتیاری دارێ ڕاپەڕینیش کرد بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ باسی لەوە کرد لەگەڵ هەژماری من لە هەوڵدان بۆی ئامێرەکان زیاد بکەن و ئەو گرفتانەی کە هەیە چارەسەر بکرێت. بەڵێ سوپاس بۆ خالید ئەحمەد پەیامەری کوردستان نیوز کە ڕاستەوخۆ لە ڕانیە لەگەڵمان بووی. سوپاس بۆ زانیاریەکانت. یەکتر بڕی تۆفیق وهبی لە سلەیمانی کە پرۆژەیەکی استراتیژی گرنگە بەڕووی هاتوچۆی شۆفێراندا کرایەوە. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەوبارەیەوە هێمن کەمال پەیامەری کوردستان نیوز ڕاستەوخۆ لە سلەیمانی لەگەڵمانە. هێمن زانیاریەکان لای تۆ چییە لەوبارەیەوە فەرموو. بەڵێ هاوڕێ دیارە یەکتر بڕی تۆفیق وهبی کە یەکێکە لە پرۆژە گرنگ و استراتیژیەکانی شاری سلێمانی دەکەوێتە سەر بازنەی مەلیک مەحموود لە مانگی 11 2024دا ئەم پرۆژەیە بە فەرمانی جێگری سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان بەردی بناغەی دانراوکرد لایەن کۆمپانیای تراویلکەوە جێبەجێ کرا هەم بە سەرپەرشتی لۆژێ چاودێری سەرۆکاتی شارەوانی سلەیمانی. پرۆژەکە دەکەوێتە سەر بازنەی مەلیک مەحموود واتە گەڕەکی چوارچرا و هاوکات ئەم بەرەوەکە بە گەڕێکی شەمحێدینی ژناسراوە دەبەسێ بەیەکەوە هاوکات پرۆژەکە تەواو جیاواز وە گرنگ هاتوین بڵین قەرەباڵغی لەسەر شەقامی 6 مەتری بە تایبەت ئەو شەقامەی کە دەکەوێتە نزیک گەڕێکی چوارچرا و هاوکات شەمحێدی وەک دەزانین لە ماوەکانی ڕابردوودا قەرەباڵغێکی زۆر هەبوو لەسەر ئەو شەقامە بەڵام لە ئێستادا ئەتوانین بڵین قەرەباڵغیەکەی تەواو کەم کردوێتەوە ئەو کێشە و گرفتانەی کە لە ماوەکانی ڕابردوودا هەبوو تەواو چارەسەر بووە کە پێکاتووە لە بۆنمونەگە ئۆتۆمبیلێک یاخود شۆفێرێک بێوێت با ئاڕاستەی گەڕێکی چوارچرا بڕوا دەتوانێت هەر بچێتە سەر ئەم دەرپاسەکە و ئاڕاستەیەکێ دەچێتە بەشی خوارەوە خۆ بە پێچوانەوە بێوێت بێت ئەم بەرەوە بەرە و شەقامی سالم بڕوات دەتوانێت هەل لە شەسێکەوە بێتەوە ویتێرنێک بکات و بگەڕێتەوە سەر شەقامەکە دیارە دوێنێ هەم بە سەرپەرشتی یاخود بە ئامادەبوونی جێگری سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان خو با تاڵەبانی و سەرۆکی شارەوانی سلەیمانی و لایەنە پەیوەندیدارەکان بە ڕەسمی ئەم پرۆژەیە کرایەوەی تر ئێستا توانی بڵین قۆناغی هەم هێڵکاری هەم دانانی هێماکانی هاتوچۆوە ئەو وێنەی کە لەلایەن کۆمپانیەکە تەواو کراوە بەڵام ئێستا تەنها ئەو قۆناغی ماوە قۆناغی سەوزکردنی ئەندەرپاسەکەیە کە لە بڕیارە لایندێکی نزیکدا ئەوش دەست بکرێت بە قۆناغی سەوزکردنی ئەندەرپاسەکەەوە بێگومان ئەمە بێشێک لەو پرۆژە گرنگانەدا نرێکە زیاتر لە 12 ملیارد دیناری تێچوە دیارە تێچووی پرۆژەکە زیاتر لە 12 ملیارد دینار بووە کە توانراوە زۆر بە خێرایی دوایەوەی کە لە مانگی 11 2024دا بەردی بناغی بە فەرمانی جێگری سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان دانرا توانرا کۆمپانیای جێبەجێکار بە خێرایی کارەکانی خۆی جێبەجێ بکات و شەقامەکە بە زووی بەڕووی شۆفێراندا بکات و کە لە ئێستادا ئەم شەقامە کراوەتەوە و تەواوی کارەکانی تەواو بۆ لەسەر شەقامەکە بڵین بەڵام ئەوی کە ماوە تەنها قۆناغی سەوزکردنی ماوە تویش بڕێ لە ئایندێکی نزیکدا دەست پێێت بە قۆناغی سەوزکردنی شەقامەکە یاخود ئەو بازنانەی کە و شوێرانەی کە دیاری کراوە بۆ سەوزکردنەکەی دەست پێ بکرێت. بەڵێ ئێمە کەمال کە ڕاستەوخۆ لە سلێمانی لەگەڵمان بووی سوپاس. بەردەوام بین لەسەر خوێندنەوەی هەواڵەکان. وەزیری دەرەوەی ئێران ئەڵێت ئەزموونێکی زۆر تاڵیان لەگەڵ ئەمریکا هەیە و دانووسان لەگەڵ وڵاتە لە بەرنامەی کاریاندا نەماوە. عەباس عراقچی وەزیری دەرەوەی ئێران لەبارەی ئەگەری دەستپێکردنەوەی دانووسان و گفتوگۆ لەگەڵ ئەمریکا ڕایگەیان پێناچێ پرسی گفتوگۆیان دانووسان لەگەڵ ئەمریکا جارێکی تر لە کارنامەیاندا جێگەی بێتەوە. لەبەرەوەی ئەزموونێکی زۆر تاڵیان هەیە لە دانووساندن لەگەڵە وڵاتە. ئاماژەی بۆش کردو بەردەوامە بن لە هێرشە موشکیەکان دژی ئەمریکا و تا هەر کاتێک پێویست بکات بەرگری لە وڵاتەکەیانەکەن. لە ئەنجامی هێرش و بردومانەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران زیاتر لە 1000 کەس کوژراون 12,000 کەسیش بریندار بوون. علی جعفەریان ڕایۆژکاری باڵای وەزیری تەندروستی ئێران بە میدیاکانی ڕاگەیاندووە بەو هێرشە بەردەوامەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران لە ڕۆژانی ڕابردوودا زیاتر لە 1255 کەس کوژراون کە زیاتر لە 200یان ژن و مناڵن و زۆربەشیان هاوڵاتی مەدەنی بوون. زیاتر لە 12,000 کەسیش بریندار بوون. هیچ هێرشەکان زیانێکی زۆریان بە ژێرخانی ئێران گەیاندووە و بە بەردەوامیش بەرپەرچی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل دەدەنەوە.
دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕەشەی توند لە ئێرانە کاتوەڵێ هێرشەکانیان بە 20 هێندەی ئێستا زیاترەکەن و ئەگەری ڕێگری لە گواستنەوەی نەوت ئەگەر بکرێت لە گەروی هورمز. بازدا لە ناوردین لە 180 سەکۆکانی یاویشتنی موشەکی ئێرانی ژەکاتوەڵێت جەنگی ئێران تا بنبڕکردنی تەواوەتی مەترسیەکانیان بەردەوامە بێت. ترامپ بە کەناڵی CBS نیوسی ئەمریکی ڕاگەیاندووە ئێران هێزی دەریایی و ئاسمانی و تۆڕەکانی پەیوەندیکردنی نەماوە. تیشی ئەمریکا بە جیاوازیکی زۆر لە پێش ئەو خشتە کاتیەوەیە کە لە سەرەتادا بۆ ئۆپراسیۆنەکە دایڕشتە بوو کە بڕیار بوو 4 بۆ 5 هەفتە بخایێنێ. لەبارەی موشتەبا خامنایی ڕابەرینەوەی باڵای ئێرانیش ترامپ ڕایگەیاند موشتەبای پێپەسەند نییە بیر لە کەسێکە کاتەوە بۆی شوێنی عەلی خامنایی بگرێتەوە. ترامپ ئاماژەی بۆش کرد جارێ زووە بۆ قسەکردن لەسەر ئەگەری دەست بە سەراگرتنی نەوتی ئێران لەلایەن ئەمریکاوە بەڵام بە بژاردەیەشی دووری نازانێت. سوپای ئەمریکام سەر لە نوێ بنیاد نایەوە. ئۆپراسیۆنی تووڕەی قارەمانانەی یەکجار مەزن بوو. ئەگەر ئێمە ئەو هێرشەمان نەکردایە ئێران دەبووە خاوەنی چەکی ئەتۆمی. لەگەڵ ئیسرائیل دوژمنەکەمان بە شێوەیەکی بەرچاو تێکشکاندووە. تەنها لە 3 ڕۆژ و نیودا 46 کەشتی ئێرانیمان نقم کردووە و ئێستا لە بنی دەریاکاندان. من واز ناهێنم تا ئەو کاتی ئێران بە تەواوی تێک دەشتێنم. ئێمە نزیگەی لە 180 سەکۆکانی هاویشتنی موشەکی ئەو وڵاتەمان تێکشکاند و هەموو توانە درۆنیەکانیانمان بە تەواوی لە ناو بردووە. دەبواە زۆر لەمەوو پێش هێرشمان بکردایەتە سەر ئێران چونکە 47 ساڵە هەڕەشەمان لێ دەکەن. هەروەها ئەگەر ئێمە لێمان نەدانایە ئەوان هێرشیان دەکردە سەرمان. ئێمە بەسەر ئێراندا سەرکەوتین بەڵام هێشتا سەرکەوتنەکە لەو ئاستەدا نییە کە من دەمەوێت. بۆیە جەنگی دژی ئێران بەردەوامە و تا بنە بڕکردنی تەواوەتی مەترسیەکان ناوەستین. نازانین کەی خۆیان ڕادەست دەکەن بەڵام ئەم ئۆپەراسیۆنە کورتخایەن دەبێت و کارەکە بە یەکجاری و بۆ هەمیشە کۆتایی پێدەهێنین. سوپای پاسدارانی ئێران وەڵامی ترامپە داتەوەڵێت تا هێرشەکان ڕانەگیرێن ڕێگە بە گواستنەوەی نەوت نادەن لە گەروی هورمز. عەلی مەحەممەد ناینی و تەبێژی سوپای پاسدارانی ئێران ڕایگەیاند ئامادەن بۆ ڕوبەڕبوونەوەی کەشتیگەلی ئەمریکی لە گەروی هورمز. جەختیشی کردەوە تاران ڕێگە بە ناردەکردنی 1 لیتر نەوت نادا لە ڕێگەروی هورمزەوە ئەگەر هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل دژ ئێران بەردەوام بن. لەبارەی لێدوانەکانی ترامپیشەوە کە وتبووی جەنگی ئێران لە کۆتایی نزیکە بێتەوە بەڵام لە مەفتەیەدانا وتەبێژی سوپای پاسداران ڕایگەیاند ئێران وادەی کۆتایەتنی جەنگ دیاریەکات. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و ڤلادیمیر پۆتن سەرۆکی رووسیا لە پەیوەندیشی تەلەفۆنیدا ڕەوشی ئێران و ئۆکراینیان تاوتوێ کرد. یوری ئۆشاکۆڤ یاریدەدەری سەرۆکی رووسیا ڕایگەیاند ترامپ پەیوەندی بە پۆتنەوە کردووە بۆ تاوتوێکردنی چەندین بابەتی گرنگ و پەیوەست بە پێشاتەکانی ئێستا و ڕەوشی جیان بەگشتی. تیشی پەیوەندەکە نزیکەی سەعاتێکی خایاندووە باز لە شەڕی ئێستای ئێران و دانووسانەکان لەباری ئۆکراین بە بەشداری نوێنەرانی ئەمریکا کراوە. بە پێی زانیاری میدیاکانی رووسیاش لەو پەیوەندیدا ترامپ هەڵسەنگاندنی خۆی لەباری هەڵمەتەکانی ئێستای ئەمریکا و ئیسرائیل خسۆتە ڕوو. بیر و ڕاش سەبارەت بە ڕەوشی ئێران ئاڵوگۆڕ کراوە. بە پێی زانیاریەکانی ڕۆژنامەی واشنگتن پۆست تەنها لە ماوەی 2 ڕۆژدا ئەمریکا بە بڕی 5 ملیار و 600 میلیۆن دلار چەک و تەخەمەنی بەکارێنەوە. ڕۆژنامەکە لە زاری سێلێ پرساوی ئەمریکاوە بڵاوی کردوێتەوە. وەزارەتی جەنگی وڵاتە تەنها لە 2 ڕۆژی جەنگی ئێراندا بە بڕی 5 ملیار و 600 میلیۆن دلار چەک و تەخەمەنی لە شەڕی دژی ئێران بەکارێنەوە. دەڵژێن راپۆرتی خەرجەکان خراوەتە بەردەم کۆنگرێس و بڕی خەرجەکەش پرسیاری لە ناو هەندێک لە ئەندامانی کۆنگرێسدا دروست کردووە کە چۆن بەو خێراییە هێزەکانی ئەمریکا ئەو بڕە زۆری چەکی پێشکەوتوو بەکارێنن. ماترسی ئەوەشیان هەیە ئۆپراسیۆنی سەربازی لە دژی ئێران ببێتەوە کاریەوەی لە کاتێکی کەمدا چەکی پێشکەوتووی کۆگاکراوی ئەمریکا نەمێنێ. ئەوەش کاریگەری ڕاستەوخۆ لەسەر توانا و ئامادەی سوپای ئەمریکا دروست دەکات.
ڕایۆژکارانی سەرۆکی ئەمریکا بەنهێنی کار بۆ واکەن ترامپ ڕازی بکەن لە شەڕی ئێران بکشێتەوە. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی ئاشکرای کردووە ڕایۆژکارانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بەنهێنی لە هەوڵیەوەدان ترامپ ڕازی بکەن لە شەڕی ئێران بکشێتەوە و داوا دەکەن سەرۆکی ئەمریکا ڕوونی بکاتەوە کە سوپای وڵاتەکەی بەشێکی زۆر لە ئامانجەکانی لە ئێران بەدەستێناوە. ئەو ڕایۆژکارانە یانەوێت ترامپ هەم بدەن ڕای بگەێنێت کە بەرنامە موشەکیەکەی ئێرانیان شکست پێێناوە و کە شتێکانی ئەو وڵاتەشیان لەناو بردووە. توانای ئێرانیشیان بۆ پشتیوانیکردنی گروپەکانی ناوچەکە بەخستۆ و ڕێگریشیان کردووە لەوەی ئێران بێتە خاوەنی چەکی ئەتۆمی. ڕایۆژکاری ئەڵمانیا ڕایگەیاند ئێران ناوەندی نێودەوڵەتی تیرۆرە و دەبێ ئەو ناوەندە دابخرێ. فردرێک مرتس ڕایۆژکاری ئەڵمانیا ڕایگەیاند بەیانەمانی دەسەڵاتی ئێستا ئێران شەڕکۆتایی دێ و ئارامی بۆ ژیان ئەگەڕێتەوە. ڕژێ و سیستەمەی ئێران لەلایەن سوپای پاسداران بەڕێوە برێ و ڕێگە بە ئاگربەست نادا. بۆیە بەرلین پێی وایە شەڕەکە ناوەستێت و ئیسرائیل و ئەمریکا تا کەوتنی ڕژێمی ئێران بەردەوامە بن. تیش ئێران لە فرسای سەرەکی کردە تیرۆریستیەکانی حەماس و حیزبوڵڵا و حوسیەکان و ناوەندی نێودەوڵەتی تیرۆرە و دەبێ ئەو ناوەندە دابخرێ. بەوەی بەردەوامی بردومانەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان تا ئێستا زیاتر لە 480 کەس کوژراون، زیاتر لە 1300 کەسیش بریندار بوون. وەزارەتی تەندروستی لوبنان بڵاوی کردەوە لە ڕۆژی 2 تا 9 ئەم مانگە بەوەی هێرش و بردومانەکانی ئیسرائیلەوە 486 کەس لە چەند ناوچەیشی لوبنان کوژراون و 1313 کەسیش بریندار بوون. وەزارەتی تەندروستی لوبنان ئیسرائیلی تۆمەتبار کرد بە ئامانجگرتنی ئۆتۆمبیلێکی فریاکەوتنی سەر بە خاچی سوور لە قەزای سوور کە بەهۆیەوە 7 کارمەند لە ناو ئۆتۆمبیلەکەدا بوون بە سەختی بریندار بوون. داواشی کردو سنوورێک بۆ هێرشەکانی ئیسرائیل لە لوبنان دابندێ چونکە یاسا مرۆیە نێودەوڵەتیەکان پێشێلەکەن. بارمەتی ئاوکارانمان ئەواڵەکانتان پێشکەشکرا شاد بن. ڕوویە زانیتان ئەوەی ڕوو ئەیات پێتانەڵێ. سلێمانی هەولێر دهۆک هەڵەبجا کەرکووک سلێمانی هەولێر دیالە ڕواندز ئامیدیە هەولێر کەرکووک ئاکرێ کەرکووک ڕانیا کەلان سلێمانی کفری باخدا سلێمانی چەمچەماڵ باغدا سلێمانی شنگار سلێمانی قامشلو سلێمانی حەشەکی تاران اسطنبول غزة فلسطين القاهرة سلێمانی نيويورك سلێمانی گەورەتر دەبێت، هەروەها خەونی ئەوانەش کە سلێمانی ماڵیانە لە نێو پرۆژەیەکی نیشتەجێبوونی هاوچەرخ لە شوێنێکی زۆر تایبەت و دڵگیری شار. لێرە سێ باڵەخانەی مۆدێرن دەبن بە دەرگایەک بەڕووی جیهانێکی نوێدا، شوقەی ئاستبەرز بە ڕووبەری جیاواز، گەراجی داخراو، دووکان و بازاڕ، کافێ و ڕێستۆرانت و زۆر خزمەتگوزاری تر، هەروەها باخچە جوانەکان و شوێنەکانی کات بەسەربردن ئاسوودەیەکی بێکۆتات پێدەبەخشن. وایت تاوەرز ستانداردێکی نوێت بۆ ژیانێکی هاوچەرخ پێدەناسێنێت، دەبێت بە ژینگەیەکی تەواو بۆ ژیانێکی ئاسانتر و جوانتر. ئێرە دەبێتە یەکەم و کۆتا هەڵبژاردەت لە پێناو ئەو ماڵەی خەونی پێوە دەبینیت و ئەو داهاتووەی سبەینێتیایدا ئاسوودەیت.
وایت تاوەرز شکۆیەکی نوێ بۆ شار. سیرکە ئەوە ئاوی سلێمانیە بە دیزاینێکی نوێ بەرهەم دەهێنرێت. شێوازی نوێی ئاوی سلێمانی، ڕووکاری نوێی کارتۆنی ئاوی سلێمانی، پێشەنگی لە تازەگەری و داهێنان بە بەرگێکی نوێ و بە دوو شێوازی جیاواز خۆی نمایش دەکاتەوە. ئاوی سلێمانی جگە لە کوالیتیە بەرزەکەی هەمیشە لە نوێبوونەوەدایە. کارتۆنی بۆر، کارتۆنی سپی، دوو شێوازی نوێ و جیاواز بۆ ڕازاوەکردنی سفرە و خوانەکانتان بەرهەم دەهێنێت تاوکو ژیانتان ڕەنگا و ڕەنگ و ڕازاوە بێت. شایەنە بۆ ژیان، شایەنە بۆ تەندروستی. ئاوی سلێمانی شایەنی تۆیە. ڕووکاری نوێی کارتۆنی ئاوی سلێمانیمان گۆڕی. لەگەڵ کازیوەی بەرەبەیاندا هەنگاوەکان دەست پێ دەکات. ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش دەچی، خەونەکانتان بۆ بەدی دەهێنی، گرنگی بە وردەکاری دەدەین، ئۆفەری نمونەیتان پێشکەش دەکەین. لەگەڵ کار ئاسانیەکانی سنترال پارک هەتا ببیتە خاوەن ماڵێکی داهاتوت. ئەندازیار و ستافە لێهاتووەکان کار دەکەن بۆ ماڵی داهاتوت. لێرە چەندین شەقام و ڕێگا دروست دەکرێت هەتا بە ئاسانی بگەی بە ماڵەکەت. کەش و هەوایەکی پڕ لە سەوزایی، ماڵێکی پڕ لە ئارامی و جوانی. سنترال پارک ماڵی داهاتوت. Jak to złynne sobie kerxmەکە؟ بنەوەی خۆی گەورە و میهرەبان جەماعەت سفرەت و وەنە خواردن دەستی پێکرد. خوشکەکەم و کچی پورم بە قاپ و قاچاقەوە خۆیان کرد بە ژوورە. ئایەیای ئێوەرەیەکی مێژووی لەبیر نەکراوە. جمهور برسیەتی شەونەوەی خوشکم بە مریشک و شیلانی بووکمان بە گۆشت بەشدارە. دایکم بە برنج و محەممەد سەلاحی براشم بە زەڵاتە. بەڵێ بە شێوازەی چوار دوو دانراون. ڕستەی شەبکە سەلام عەلەیکوم. خاڵۆژم بەخێر بێت. بامێکات شەونم یای بە شیلان بۆ ئاشنا بۆ پورە سەیران نەویش بۆ سەر سفرەکەی وەزە ئەم ناڵێنرایشن ئەو پەرداخە ژاوتە ئەباو کە ئامە کسکە کزم مەکە مریشکەکە سووتاوە یەڵە قەینا ئەوە شیلانی بووکمان شیلان بە گۆشتەکەەوە هات با بزانین چوانە غەدرا گۆشتەکە سوێرە بەڕێزان ئای لەم دووشو بووکە با سێری ڤارکەینەوە وا دیارە براژنی تازە فەوتانی قیاساتی مەزبوط نییە یان شیلۆتی قەلەقە بۆری برنجی گوڵبەهار دێ گوڵبەهار سیرکەن باڵا بەرز ڕەشیق و بۆن خۆش